بینەرانی قەدرگرانی کوردستان 24 ئەم کاتەتان باش لە برۆکسلی پایتەختی بەلژیکەوە سڵاوتان لێبێت. خۆشحاڵین ئەمجارە گەنگەشەی ڕۆڵی ڕەوەندانی کوردستانیان لە وڵاتانی ئەوروپا بە تایبەت لە پرسە نیشتیمانی و نەتەوەیەکان دەکەین بە میوانداری بەڕێز دکتۆر دلاوەر ئاژگەیی نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکێتی ئەوروپا، هەروەها نووسەر و چالاکوان خات و هەرمن ئەحمەد زۆر بەخێر بێن، سەرچاوان هاتن لەگەڵ ژمارەیەک لە هاونیشتیمانیان و کوردستانیان کە لێرە دەژین. ئێوەش بەخێر بێن سەرسەر و سەرچاوان. دکتۆر بە دەست پێ بکەم ڕۆلی ڕەوەندی کوردی یان ڕوونتر بڵێم نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە پرسە نیشتیمانی و نەتەوەییەکان چۆنە لە وڵاتانی ئەوروپا بە بێ جیاوازی هیچ پارچەیەک و بەشێکی کوردستان کارەکان ڕایی دەکەن یاخود دەنجی نیشتیمانی و نەتەوەیی دەگێنن بە ناوەندی باڵای ئەوروپا؟ کەرەمکە پێشەکی بەخێراتنتان دەکەین بۆ بارەگای نوێنەراتی حکوومەتی هەرێمی کوردستان لە بڕۆکسل. خۆتان دەزانن نوێنەراتی حکوومەتی هەرێمی کوردستان نوێنەراتی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستانە لە یەکێتی ئەوروپا لە بڕۆکسل کە نوێنەراتی هەرێمی کوردستان دەکات لەگەڵ دامەزراوەکانی یەکێتی ئەوروپا و لەگەڵ وڵاتی بەلژیکا و بە هەمان شێوەش لەگەڵ هۆڵەندا و لەگەڵ لوکزامبۆرگیش. کاری سەرشی ئێمە گەیاندنی پەیامی فەرمی هەرێمی کوردستانە بەو ناوەندانە و هەروەها بەشێکی تریش دانیشتنی ڕۆژانە و هەفتانە و ماگانەیە لەگەڵ بەرپرسانی یەکێتی ئەوروپا ئەو بەشانەی کە تایبەتن بە هەرێمی کوردستان بە پرسی کورد بە عێراق بە ناوچەکە ئاگادارکردنەوەیانە و بە تایبەتی فۆکوسمان لەسەرەوەی کە چۆن بتوانین پشتگیریی ئەوروپی بەهێز بۆ هەرێمی کوردستان بۆ پرسی کورد لە ناوەندەکانی یەکێتی ئەوروپا بەدەست بێنین. ئیتر لەگەڵ پەرلەمانی ئەوروپا، لەگەڵ پەرلەمانی وڵاتانی ئەندام وەکو بەلژیکا و هۆڵەندا بە هەمان شێوە لەگەڵ ئۆفیسی سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپا کە لایەنی فەرمی یەکێتی ئەوروپا و ڕۆلی وەزارەتی دەرەوەی یەکێتی ئەوروپا دەبینی بە نوێنەراتی هەر 27 وڵاتی ئەندام لە یەکێتی ئەوروپا. بەشێکی تر لە کارەکانمان تایبەتە بە پرسیارەکە لێ بەڕەوەندی کوردستانی. ئەوانە لەوانەیە بۆ خەڵکی ڕوون بێ کار و چالاشەکانی نوێنەرایەتیکردنی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەوەی من گەلەکم بوو زێدەتر بزانم ئێوە بە بێجیاوازی کارەکان ڕای دەکەن بۆ کوردستان. هاتمە سەر ئەوە بەشێکی ترمان هەیە لە نوێنەراتی کە بەشی خزمەتگوزاریە کە تایبەتە بە هاوڵاتیان. بێگومان بەشێکی سەرەکی لەو کەسانەی کە سەردانی ئێمە دەکەن هاوڵاتیانی هەرێمی کوردستانن، بەڵام جگە لەوەش ئێمە هەوڵمان داوە کە بتوانین هاوکاری پێشێشی هەموو ئەو کەسانە بکەین کە سەردامان دەکەن لە هەر بەشێکی کوردستان بێ ئەوەی کە پێویستی بە ئێمە بۆ نوێنەراتی خەڵکێکی زۆر هەیە دەوێت سەردانی هەرێمی کوردستان بکە پێویستی بە ویزایە، پێویستی بڵێن هاوڵاتانی خۆمان لە پارچەکانی تر پێویستی بەوەیە خەڵکێکی تر هەیە پێویستی بە دۆکومنت و بەڵگەی یاسایی و بەو شتانەیە کە سەردانیمە دەکەن ڕۆژدان لە لێرە. ئێمە هەوڵمان داوە بە بێ جیاوازی یارمەتی هەموو لایەنێک بدەین. تەنانەت لە زۆر حاڵەتە بووە کە بۆ نمونە خەڵکێک پێویستی ئارەزووی کردووە وەستێتی کردووە کە لە کاتی مردنی تەرمەکەی لە هەرێمی کوردستان بە خاک بسپێتوێ، بەڵام خەڵکی بۆ نمونە ڕۆژاوای کوردستان بە ڕۆژهەڵاتی کوردستان بووە داوان لێمە کردووە، بێگومان کاراسانیمان کردووە لەگەڵ فەرمانگەرەکانی دەرە و وزارەتی ناو دێمەوڵات. هەرمن خان جەنابەت پێم خۆشە باز لەوە بکەیت چالەکیەکانتان لە بەتایبەت لە بەلژیکا، دواتریش پێم وابێ وڵاتانیش دەبڕن لە کاتی پرسە نیشتیمانی و نەتەوەیەکان. دوهەمینیان ئەو خۆپیشاندانە سەرتاسەریانەی وڵاتانی ئەوروپا بوو بۆ پرسی ڕۆژئاوا. هیچ ئادێشە و بەربەستێکتان هاتە پێش؟ وەکو کاردلاوەرجی سەرەتا بەخێر بووی بۆ وڵاتی بەلژیکا، خۆشحاڵ بووین. هەڵبەتە کار و چالاکیەکانی ئێمە لە چوارچێوەی کۆنفدراسیۆنی ڕەوەندی کوردستانیە، بڵێن کۆمیتەی بەڕێوەبەری کۆنفدراسیۆنی ڕەوەندی کوردستانی لە ڕێگای ئۆفیسەکانیەوانەیە و لە ڕێگای فیدراسیۆن و ناوەندەکانیەوە لە وڵاتەکان چالاکن. ئێمەش دابەش بووینە بەسەر هەموو وڵاتانی ئەوروپا و کەنەدا و ئەمریکاش و هەڵوەها ئوسترالیاشمان هەیە، ئەندامان لەوێ هەیە. هەر هەموویان بە کۆدەنگی ینی بە هەر هەموویان لەسەر ڕێنمایەکانی کۆنفدراسیۆن بەو شێوازەی کە یەکێتی کوردان بپارێزن، نەتەوەیی ئاڵای نیشتیمان ئەمانە یەکێک بوون لە ئەولویاتەکانی ئێمە کە لە خۆپیشاندانەکانە ڕنگدانەوەی هەبێت.
و تا ڕادەیەکی باشیش پێمان وابوو ئێمە توانیمان شەقامی ئەوروپا بجوڵێنین لە زۆربەی وڵاتەکان هەر بە یەک خۆپیشاندان نەوەستا بوو چەند جارێ خۆپیشاندانەکان لە زۆربەی شارەکانە کرا بۆ نمونە لە وڵاتی بەلجیکا هەرەوە نیە بڵێن لە پایتەخت کرابێت لە بڕۆکسل کرابێت بەڵێ لە ئەنتۆرپن کرا لە لیڤن کرا بە ئیتر ئەوەش ئەتوانین بڵێن لە هەنە ناوەندی تریشا لە ناوخۆیشە بڵێن ئەو ناڕزاییانە بە شێوازی سمینار بێ یان بە شێوازی میدیایی بێت یان بە هەر شێوازێکی تر بێ کرا لە وڵاتانی تریش هەڵبەتە تۆ لە ناو جێگاگەی لە چەند ڕۆژی ڕابردوو لە میدیای ئەوروپا بینیمان بە تایبەتی لە ئەڵمانیا دوای خۆنیشانانە گەورەکەی شاری بوون میدیای ئەڵمانی زۆر بە جوانی باسی کوردی کرد بەوەی کە زۆرنەی خۆپیشاندانەکان بەبێ کێشە تێپەڕیون بەڵام پێم وابێت لە بەلجیکا هەندێک خۆی ڕەوەندی کوردستانی هەتا توانیوێتی ئارام بووە لە شەقام و کوچۆناڵە بەکارهێنانی شەقامەکانە بە شێوازێکی دیسیپلینانە کە ئەو ڕێنوێنیانی کە کراوە پێیان و بەردەوام بوونەوە بەو شێوازە بەڵام تۆ بەرامبەرشت نارت هەیە و هەڵبەتە ناریشت یەکلایەن نییە نازانی نارەکەی تۆ چۆیە و لا چۆ خۆی مداخەلاکە بەڵێ خۆی خاتە ناو بابەتەکە بۆی ئەو بڵێن ئیتر کۆمەڵێک گرفت بۆ تۆ دروست بە ئاڕاستی پەیامەکەی تۆیان ئاڕاستی خۆپیشاندانەکان بگۆڕێ قامەکان دەسخۆش وڵات دکتۆر توانیتانە هەم ئێوە وەکو نوێنەراتی حکوومەت هەم کۆنفدراسیۆنەکەش یان ڕەوەندی کوردیش لێرە زۆر کوردستانیانە کارەکانی خۆتان بکەن دوور لە حزب دوور لە هەر بۆ چوونێک و ئایدۆلۆژیاک دەتوانم لە وەڵامدام بڵم بڵێ بە تایبەتی کە ئەگەر باس لە فدراسیۆنی ڕەوەندی کوردستانی بکەین کە ئەمە بە بۆچوونی من بۆچوونی زۆر خەڵکی تریش هەنگاوەکی یەک جار گرنگە زۆر دەباز زووتر ئەمە هەنگاوە هاویشترا بە بەڵام ئێستا زۆر باشە بەڵام توانیوتی لە کاتێکی زۆر کەم کوردستانیان کۆ بکاتەوە ئەو بەڕێزانی کە لێرە ئامادەنا ئەگەر وەکو نمونەیەک تەماشاکە ئەو بەڕێزانی کە لێرەن ئێستا لە هەر سوار پارتی کوردستان ئامادە بخۆی ئاماژەیە کە بەوەی کە توانیتی کوردستان لێرە بەڵێ توانیتی هەم هەر چوار بەش کۆ بکات و لە یەک شوێن لە نێراتی حکومەت هەرێمی کوردستانی ئەمەش بەخۆی ئاماژەیە کە بەوەی کە دەرگای مەکراوێ و هەماگیشمان بێکەوێت تەنانەت هەندێک لە ساڵاچیەکان بێکەوە دەکەینەوە ئەو ساڵ کە ئاڵای کوردستان ڕۆژی ئاڵای کوردستان بوو لێرە بەرزمان کردەوە بێکەوە لەگەڵ ڕەوەندی کوردستانی فدراسیۆنی کوردستان لێرە بێکەوە ئەو مناسبەتمان بەڕێوە برد بەڵام لە بیناکەی ئێمە بوو لە بەرۆی بە کورتی ڕەوەندی کوردستانی و خەڵکی کوردستان بێگومان ڕەوەندی کوردستانی فدراسیۆنی کوردستانی دەتوان بڵێم پاڵپشتێکی زۆر گەورەیە بۆ نوێنەراتیەکانیش دەتوانێت هێزی نوێنەراتیەکان زیاتر ینی لە ناوەندەکانی دەسەڵات لە ئەوروپا بەهێزتر بکات زانی ئەوروپی لەبەرچی من زۆر جار لەگەڵ پەرلەمانتارەکان کە دادەنیشم پەرلەمانتارە نیشتی ئەوروپا هەندێکیان نەری هەموو ئەوروپا هەر 27 وڵات لە کاتی هەڵبژاردن لە کاتی نوێنەراتی حەزابی جیاواز دەکەن داوا دەکەن لە ئێمە کە ئێمە لەگەڵ ڕەوەندی کوردستانی خۆمان هانیان بدەین کە بۆ نمونە دەنجیان پێ بدەن یا پشتگیران بکەن ئەمە بەخۆی هێزێکت دەداتی کە توانی زیاتر داوایان لێ بکەی کە پشتگیری کوردستان بکەن و پرسی کورد بکەن و ئەو پرۆژانێکە کورتێتی لە پەرلەمانی ئەوروپا ئەو خۆپیشاندانانە تقریبان کوردی کۆ کردەوە لەژێر یەک چەتر باڕوونتر بڵم لەژێر چەتری ئاڵای کوردستان کۆدەنجێک و یەک دەنجێک بۆ مەسەلەی ڕۆژئاوا چێبوو ئەمجارە بینینی ئەوروپیەکان و ناوەندە سیاسەکانی ئەوروپا بە چاوێکی دیکە سەیری کوردەکە هەڵبەتە بینیشمان کاریگەریەکی زۆری دروست کرد چونکە ئەو ئامانجەی کە بڵێن ڕەوەندی کوردستانی هەیەی لە دیاسپۆرا یعنی تر بە ئەگەر ئێمە وەکو چۆنەڵۆک و کۆنفیدراسیۆن بڵێن یان وەکو ناوەند بڵێن وەکو تاک بڵێن تاکەکانیش خمەرجنی ئەوانەی کە هات بێتنە سەر شەقامەکان هەر ئەندامی کۆنفیدراسیۆن بوو بێتن یان ئەندامیان بڵێ بێگومان خەڵکانێک بوون لە دەرەوە ئینتیمای حیزبیشیان جیاواز بووە بۆچوونی ڕۆتێکی جیاواز بوونە بەڵام یەک شت کۆمانی کردوبوانێ ئەوە بوو کە ئێمە هەمومان یەکدەنگ بین هەڵوێست بین بەرامبەر بەو ناحەزەیە کە کراوە بەرامبەرمە کە بەرامبەر بەو داگیرکاری کە بەردەوام هەر جاری بە شێوازێک بۆ کردنوێ ئەبێتەوانێ کۆدەنگەکەی ئەم جارەی کوردستانیان لە دیاسپۆرا ڕاستی بۆ من هەرمای خۆشحاڵی بووکو شخصیش بەڵێ ینی بەڕاستی ئێمە بۆ نمونە ئەو
چەترێککە کۆمانی کردوانێک وەکو جەنابەت فەرموو چەترێکی نەتەوەیی نیشتیمانی یەکبوون و یەک ئاڵایی ئەمە دەمێکە خواستی ئەوە ئەکەین کە ئێمە لە دیاسپۆرایە بەو شێوازە دەربکەوین ئەم جارە شەقامەکانمان بەڵێ هەنێ جار هەیە لە هەنێ شوێنە شەقامەکانمان بوو بە دوو بەرەوانە بەڵام لە یەک کاتای ئێمە بەرەیەکی بەهێز بووین بەرەیەکی بەهێز بووین لەویایە کە ئێمە بۆ کورد هاتووینەتە سەر شەقام و ئەو دەنگی کە بەرامبەر بە بڵین دۆستەکانیشمان کە بەشدار بوون یعنی چ لە لوڤن بەشدار بوون چ لە پەرلەمانی فلاندەرن دۆستەکان بەشدار بوونە چ لە بەردەم پەرلەمانی کە خۆشان لێرانە کۆمەڵێک ئەو کەسایەتیانن کە لێرانن چالاکوانێکی ئەکتیو بوون کە لە کاتی خۆپیشاندانەکان حزوریان هەبوو ئەوان زیاتر لەسەر ئەو بابەتە قسە بکەن چکە ئەوانیش وەکو بەرپرسی هەرێکی ناوەندێکە لێرانە بوونی هەیە میکانیزمی کارکردنەکەی ئێمە کۆدەنگی بوو کۆدەنگی وەکو جەنابی کاگلاوەرش فەرمووی ئامانجێکمان هەیە بەڵام بە دوو میکانیزمی جیاواز ئەو میکانیزمانە زۆر گرنگن بەڵام گرنگەوەی ئێمە سەرچاوەکەمان کوێیە ئامانجەکەمان چییە و چۆن بتوانین لە ئایندەیە ئێمە گەشەی پێ دەتەوێت پێم بڵێ وەک ئەوەی کە جەنابی سەرۆک داوای کردووە کوردستانیانە کار بکەن حزبیانە نا خەریکن ئیدی لاپەڕەیەکی نوێ بکەنەوە لەنێوان هەموو ڕەوەندی کوردی هەڵبەتە ئێمە زۆر کارمان لەسەرەوە کردووە نازانم هەیکەلی کۆنفیدراسیۆنی ڕەوەندی کوردستانی لە بەرچاوی ئێوە ڕوونیان چۆنا ئێمە لە بەڵێ چەند ئۆفیسێکمان هەیە لە ناو ئۆفیسانە ئێمە وەکو کۆنفیدراسیۆنیش بەسەر ناوچەی کوردستانە دابش بووینە لە هەر پارچەیەکمان دوو نوێنەرمان هەیە بۆ نمونە بەندە لە نوێنەرم لە ئیباشوورم لەگەڵ بەڕێزێکی ترا کە دوو بەڕێزی ترمان هەیە باکوورن ڕۆژ ئاوان ڕۆژهەڵاتن لە قەفقاز لە کازاخستان ئەمانە هەمووی نوێن هەیکەلێکمان پێکهێناوە ئەمانەوێ ئەو ئامانجە بپێکین کە ئێمە نەتەوەیین و زیندووبوونەوەی زمانمان چکە فدراسیۆنی زمانمان هەیە ئێستا دێم باسی وردەکاری لە بوارە ڕۆشنبیری و جڤاکەکە دەکەین با بچمەلایە و بەڕێزانە پێم خۆش و سپاس بۆ هاتنتان سروشتی بەرنامەکە ئێمە وایە لە کوردستان 24 بەرنامەی بۆ هەمووان ئێوەش هەر ئەوها دانانیشن پرسیارێکتان هەیە لە نوێنەرایەتی حکوومەتیان لە خات و هەرمەن وەکو کۆنفیدراسیۆنەکە یاوەتە پێشنیازێکتان هەیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان هەرچەند نوێنەرایەتەکەشان لێرەیە بەڵام بە کەرەم کەن ئەگەر سەرنجێک فەرموو سەرەتا دەستخۆشیتان لێ یەکەم و سپاسدانەکەم کە ئێمەتان بانگهێش کردو بۆ ئەم بەرنامە خۆشحاڵیە لێرەدا من دەتوانم بڵێم وەکە ڕۆژهەڵاتیەک خەڵکی ڕۆژهەڵاتی بەڵێ زۆر بەخێرات زۆر سپاس دەکەم وەک ڕۆژهەڵاتیەک ئەتوانم ئەوە بگەێنم کە ئێمە لێرانە بە هیچ شێوازێک لە ژێر چەتری ڕەوەندی کوردستانیا باز لە مەسائلی حیزبایەتی ناکەین وەکو بەڕێز سەروەرمان سەرکردەمان کاک مەسعود بارزانی فەرمیەتی کە حیزبایەتی بخەنەلاوە و کوردایەتی بەرن بەڕێوە وەک کوردێکی نەتەوەیی وەک کوردێکی نەتەوە پەرست ئێمە توانیومانە لە ناو ناوەندی ڕەوەندی کوردستانیا من وەک سەرپەرشتیاری ناوەندی ڕەوەندی کوردستانی لە وڵاتی بەلجیکا ئەو شێوازم بەدی کردووە و بەپێی ئەو بەرنامە و پرانسیب و ئوسوڵانی کە بۆ ئێمە داڕژراوە ئێمە کاری خۆمان ئەنجام داوە و بۆ پەڕی دڵسۆزی شەوانێ یعنی هەتا لە داهاتوشدا هەموو ئەو یاسای و پرانسیبانە کە بۆمان دیاری کراوە بۆ پەڕی دڵسۆزیەوانێ ئەتوانم بڵێم ئەنجامی ئەدەین و بەڕێوەی دەبین تەنانەت هەم لەلایەنی ئەو تونند و تیژیانەوە کە بەرامبەر بە کوردستانمان دەکرێت زۆر ڕازی لە چالاکیەکانی حکوومەتی هەرێمیش ڕازی لێرە لە ئەوروپا زۆر ڕازین بەڕاستی نوێنەرایەتی حکوومەتی هەرێم ئەتوانین بڵین وەکو ماڵە باوچێک تماشایەکەین ئێمە لێرە هەموو ڕۆژهەڵاتیەکان وەک ماڵە باوچێک تماشایەکەن پێم خۆشە فەرموو جەنابەت یە ڕۆژ ئاوای جەنابێت والله ئەسرێ باشوورم یە باشووری خێراتی خێراتن گەلە خێراتن سەرچەوەن وڵاس کەیف خۆشم هەموو دەبینم لێرە گەلە خێرەکەن ئەزێ چندێکی بەحسێ وان خۆپیشاندانی وان چند ڕۆژێت بوریدا بۆ پشتگیریە ڕۆژئاوا ئەکیت سەر مەبنایە گوتنەکە جەنابێ سەرۆکی ئەم هاتین سەر وان جادا و ڕۆژانێت خوامە پشتگیریە ڕۆژئاوا دەرباس کرد ئەو ژی گوتنەکەی دەمات گوت
آخوا کردستان بنا حق هاتیا دابش کردن اما یک نتوی نو ما یک چاله نویسه هایی لسر همان بیروکاج آن گوتنا جناب سروکی دی محال دا کو پترترین خلکی بینی سر جاده و او انتماع وطنی یا اجتماعی دف محبت کو همی بو یک آخو بو یک نتوی کار بکن به جداهی یک فکرت حزبی آنجی پارتن سیاسی و مشیاجی کاتراده که بلژیکا کارن گله باش بکن و کودنگی که گله باش هبی تنه من پیشنهاد که هیچ سوارت کنفدراسیون والله حقیقتا کلام که ولو كان أقول نوكا كونفدراسيون كاريكاترين هزا نتوكل أوروبا همية يعني ياشيا جلك مجالات إدي ببت هزا كرادا بدر وبيسنور فكوس عن سر هميلان هاي يعني همي وان بورادا بس مدفت إديش أفريقيا وأجا أمبشين بيجا دبواري پروردكنا زاروكا ويري إدي زاروك دوید هر 60 سالیای پی و ادیم چاو بدین و سر اساسا که باشه نتوایی پرورده بکن و صباحی ببن میلان و ای بو دست خوش و مجال دادم هرمن خانی با جواب داد اوجا بوه یک ثانیه یک دقیقه دیجی هم جر سرپرستی کنفدراسیون رواندا کردستانی و کن رواندا کردستانی بلژیکا ما شیای قطبخانه که ویره بگین دکتر دلاورجی پشگیره که گلک سرسخت ما قطبخانه که زمان کردی بناو قطبخانه کردستان نوکت حالی دا تقریبا 6 قطبی میتن 60 سالیه حتی 12 سالیه یعنی از حسب کنفدراسیون پترب دست خوش پیامت گیشت پاشی دیم لنگو ان شاء الله بس با جواب تان هرمن خان هەڵبەتە مسئله پەروەردە بابەتێکی گرنگی و ژانە بەڕێز بەڵێ هەر لەناو کۆنفیدراسیۆنیشە بایەخ بەوە درێت یعنی ئێمە هەر فیدراسیۆنێکمان هەیە بە ناوی فیدراسیۆنی زمان لەوێدا بڵێن ئەو یادداشتنامەیەک لە نێوان حکوومەتی هەرێم وەزارەتی پەروەردە لەگەڵ کۆنفیدراسیۆنی ڕەوەندی کوردستانی ئەو یادداشتیانە کە ئیمزا کردووە بەڵێ ئەخر هەر ئەوەیە بەڵێ هەر ئەوەیە ئەو خوێندنانەیە کە بڵێن بە شێوازی ئۆنلاین کە ئێمە ئێستا پتر لە 4000 قوتێ بە شێوازی ئۆنلاین ئەخوێندرێ و ئەوەشی کە بڵێن وەکو بڵێن ئەو بەڕێزە فەرمووی کە سەبارەت بەوەی کە پشگیریە بکرێ هەڵبەتە ئەوە خواستێکی ئێمەشەکە وەکو من وەکو بێجگەلەوەی کە بڵێن بەرپرسێکم لە ناو کۆنفیدراسیۆن بەڵام وەکو هاوڵاتیەکی ئێرانە لەبەری من نیژنەوەم هەیە لە وڵاتە ئەمەیە ئەو نەوانم بە شێوازێکی کوردانە کورتپەروەریانە زمانەکان لەبیر نەچێتەوە بەڵێ هەوڵی ئەومان زۆر راوە ئێمە وەکو خۆمان تاک بەڵام زۆر گرنگە جێگایەک هەبێت کە کۆیان کاتەوانێ کە جێگایەک هەبێت کە ببێ بە یعنی وەکو چۆنەڵێ قوتابخانەیەک بۆ فێربوونی زمانی کوردی لە وڵاتی بەلژیکا هەڵبەتە پشگیریانەکەم و پشتیوانیشانەکەم و پەیامیشیان دەست خۆش کاک دلاوەر ئەم خاتنە لە ڕۆژهەڵاتەوە گوتی ئێمە نوێنەراتی حکوومەتی هەرێم وەکو ماڵە باوان دەبینین ئەگەر کۆمنتێک هەبێت لەسەر قسەکەی ئەو پێم خۆشە دوایی من دەچمەوە لای بەڕێزیان کەرم سپاسی دەکەم کە ئەو هەستەی هەیە و ئێمەش هەوڵمان داوە زیاتر چاویان لە نوێنەراتی حکوومەت هەیە لە ئەوروپا ئێمە هەوڵمان داوە هەوڵ دەدەین زیاتریش ینی دەرگامان کراوە بووە تا ئێستا هەوڵ دەدەین زیاتریش دەرگامان کراوە بی و زیاتر بەشدار بین ینی لەو چالاکیانێکە لەمە دووە دایان بیت و هەروها هەوڵ دەدەین زیاتریش ئەوان بەشداری پێ بکەین لە چالاکیەکانی خۆمان هەرچەندە هەتا ئێستا بڵێ کەمتر خەیمەمان نەکردووە بەڵام پێمان وایە کە ئێرە ماڵی هەموو کوردەکە نوێنەراتی هەموو کوردەکە ڕاستە نوێنەراتی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵام هەموو کوردێکی دڵسۆز هەموو کوردێکی بۆکو دەڵێن نەتەوەیی کوردستانی چاویان لێرەیە چاویان لەو نوێنەراتیە زۆر ئەزمموی باشوورە لە هەموو جارێکەڵین ئەڵێن باشوور بۆ بە ئۆکسسیجینێک بۆ هەموو پارچەکانی تری کوردستان یعنی هەروە نییە بڵێن ئێمە وەکو باشووریەک لە سلێمانی یانە لە کەرکووگیان لە هەولێرەوانە چاومان لێتی بە پێچوانە کوردانی ڕۆژاوایی ڕۆژهەڵاتی باکوور هەر هەمویان بە شێوازێک چاویان لە باشوورە لێواری با کاتی ئەوانیش بدەم ئەگەر فەرم کەرم کە بله تو بخیراتی و سپاس بو کاک دیلوار و خوشگاه هرمن ام خوشحالم دیدنیوه از و کسی که چالاکوانه که کردی روژاوا لبلژیکا 3 سال لبلژیکا بله بو روژاوای کردستانه خوشگاه هرمن گو اکسیژین باشور باور دکم دل کردستانه یعنی نه بس اکسیژین بی
جبر الجادا خب تنه ندید هر چهار پرچه کردستان الکلک مبین و بدنگ و همی تشته گوده کاری بکرن او خونک بی جبو ملته کرد گو ببن یک او یا براستی چه بی و ملعرده و بجعبه خودید شنهنگی لتشته هری گو گرینگ هجماره ما لچالاکیا خورد بی رنگ و رنگ جدا هبی ایجار دنگه ملتی مگی ها اوروپیا جی و مکانی و کاران لحفظه دا باش بکران جی تشته دن یعنی الوداره کنوا کارد ما چه بینه افتشنا بره ام بتنه بین یعنی ام هندک بین اما نکنی بیان کوپی بکرا روی ایرو ام نبتنه روی ایرو مالا کردستان هایی الوداره که دیلواره ایزا پارلمان و حکومت هرما کردستان لپشتوه بله امجی الپشتنه نه هو امجي فيرو بشتنا يعني ام بهافرنا ام يكنا جبر ويجي محافظه هاي ودازده روجا آلای کردستان ما کوملین لبلژیکا ما همیه به هفدار پیشنیار کرد ملودره به بجداربین اب دسته که کدی لوار ما آلا کردستان برز کرد بلند کرد یعنی ما وقت مالک شخارادی با لودره از سپاسیا هر کرد کی دکم وقت کسایی که کرد روجاوا ای کردستانی وبسری داجی سروک ریبر و برز مسعود برزانی قال لك كورة كي مازال قورك اگر او ما يبقى ورزشوانا كمان بخير هاتي بخير يا قربان باشي كرمك سپاستان پرسیارم بو و دكتور لاوري و هرمان خان كرمك لسر بس بيجاك سريع اره لسر روان لسر کردل دیاسپورا اما زور پتانسیل من هیا همو جوانان همو گنجان زور پتانسیل هیا چون تا استا نتوانستیم لصد او پتانسیل ان بگیریم کالکوار بگیریم و نتوانستیم نه یعنی او هیز کرده در وبلات همو کالکی وار بگیریم او لصدیا بگیریم من بو کرد بو دنگ کرد بو لوبی کردن کرد چون نتونستم اولی کشی چیه اگر کشی دزانن گیاندن به حکومت یا وزیر کردن و گنجانه کرده های ما بس ایوه بله دست خوش کاغذ با جواب بله بلا بکرد واضح زور دیاره باسکرال لیران یادشی یک لو بردستانی که بوا اوی که جنابی سروکیش دائما تاکید لسه دکاتو که ناب ببینید بوتونی جوازی حزبی بوا یعنی هر حزب حولی داوا که بابتی که بخوی راجیشید پیشتر استاونه ما خوشبختانه برو پیش رویشتوا بالضبط برو پیش رویشتوا قول چه شهر سرش که برای من او بوا دوام همو کسی همو کوملگایک پیوستی برای خستنک یعنی چون او چه بیت ریشی بخواد یعنی اکو ارگانیزیشن اکو شتگاوش نبود پیشتر یعنی لانک بکو او مسئولیت لسرشانی خوی دابنه تو ایشی بکات تو آمانزی بود دیاری کات تو استراکچرشی بود دابنه دستا اوش دیگه چیزی کام با استا اوشیه استا فدراسیونی راوندی کردستانی هیل دروا که پروفشنال ایش دکات و مثلا روی یک بابتی کارم او بابتی که باسی دکین او دو چیشه برای من کاریگری سرشان هبوا بسینه تویجی برنامه کم با دو همین پرسیار بدم هر من خانی و اگر کومنتش خلال سر قصه او کرا گابه اینجا بارا روشن بیدی جواک کشم با باز که پلانتان چه بوده هاتو وکو کنفدراسیون نگاه چکا برنامه کم کرا هەڵبەتە هاوڕای جەنابیم ئێمە ڕاستە شەقامی دیاسپۆرە شەقامێکی پرتوبڵاوە و بەبوونی ئەو ڕەوتەی کە لە دیاسپۆراشا هەیە هەمان کاردانەوەی ناخۆی بڵین کوردستانە کە بەسەر حزبایەتی دابەش بووە بەسەر ڕەوت و ئایدۆلۆژیا دابەست بووە لەش دەریشەوە هەر هەمان کاردانەوەمان بەسەریا هەیە بەڵام ئێمە چی ئەکەین لێرەیە ئێمە لێرانێ هەنگاوەکان بەوە ئاراستەیە ئەڕوا بۆ باشترکردنی ئەو میکانیزمە بدۆزینەوەنە کە ئێمە چۆن ئەو وزەیە کە لە دیاسپۆرا هەیە ئەو نەرمەهێزی لە دیاسپۆرا هەیە ئێمە چۆن بتوانین ببن بەدەنگە بەڵێ ئەو هەڵبەتە ئێستش دروست بووە ئەوەی تا خۆشبەختانە دوێنێ کە لە ئەو کۆنفرانسی پزیشکان کە لە کوردستان کرا ئەوەش خۆی مای ئەوەیە کە پێتەڵێ لە هەر یەکە وەکو سندیکایەک ئەوێت خۆی کۆبکاتەوەوانە ئێمە ئێستا لە خۆکۆکردنەوەیین من هەر کاتێک پێشتریش هەر ئەو پێشنیارم هەر بۆ لێرەشەوانێ هەر ئەو پێشنیارە بۆ جەنابی سەرۆک وەزیران کاک مەسرورەکەم هەڵبەتە ئێمە ئێستا لە دیاسپۆرا
کوردێکی زۆر هەیە پێویستێتە فەرمانگەیەکی دیاسپۆرا هەبێ فەرمانگەیەک هەبێ بۆ کاروبار بەڵێ لە ناو بڵێن پەیوەندیەکانی دەرەوە هەیە بەڵام بۆ کاروباری دیبلۆماسی و حکوومەتەکە بەڵام ئەبێت لە لای ئەوەشانە فەرمانگەیەک هەبێت بۆ ئەوەی کە ئەم هێزە نەرمەی کە لە دیاسپۆرا کە لە کابینەکەی گوتی دەسەڵاتەکان لە قایم قامێت و لە محافەزەوە بۆ خوارەوە هەمان ئەو بیرۆکەیە ئەوە زۆر بناخۆشکراوە ینی زۆر گرنگە بۆ دیاسپۆراش ئەمەمان هەبێت و لایەنە جوواکیەکەش و لایەنە ڕۆشنبیرەکەش کارمان زۆر کارمان لەسەر و گۆڤاری ڕەوەندمان هەیە کە گۆڤارێکە کە ئەویش هەر زمان حاڵی کۆنفدراسیۆنە و زمان حاڵی ئەو ڕەوەندەیە کە کاردانەوەی کە بە هەموو زمانە کوردیەکان و زمانی سەرەکیمان و بنە زمانەکانمان تێیدا کار دەکەین دەستان خۆش دکتۆر ڕاژگەی حکوومەتی هەرێمی کوردستان دەچێتی ئەوروپا خات و هەرمەن ئەحمەد نووسەر و چالاکوان هەر لە ئەوروپا سپاس بۆ ئێوەی هێژا کە لە بەرنامەکەمان ئامادە بوون سپاس بۆ بینەرانی قەدرگرانی کوردستان 24 کە تا ئێستا لەگەڵمان بوون بە هیوای یەکدەنگبوون و یەکڕەنگبوون و یەکگرتنی زێدەتری کوردستانیان لە هەموو شوێنێک هەمیشەتان شاد دەستان خۆش بێ دووبارە زۆر بەخێر بێن سەر چاوان هاتن ڕۆژ بەخێر بێن